ئێمە تقریبان دو ساڵە پارە لە بازرگان و لە توجار وەرەگرێت بە ناوی فاسەوە. هەتا ئێستا هیچ فاسێکیان نییە. یەک مانگە فاسی هێناوەتە سنوورەکەەوە بوونتە گرفت بۆ ناوچەکە. لە ڕاستیە ئەبێت کاراسانی بۆ ئەو سنوورە بکرێت نەکەوەیە کە گرفت بۆ بازرگان دروستکرێ. ئەو بارانەیە کە لە ئەوانە قبولکراوانیە کە بۆ داخڵبوونی مەرزەکە لە مەرزێکی ترۆ داخڵە بێ هەمان بار. ئێمە کێشەکەمان لەو مۆزوعانەیە. بارمان هەیە لە مەرزەکە 4 ڕۆژە وەساوە باشە ئەم 4 ڕۆژە لە هەمان نمونەی ئەو بارەمان بردووە بۆ باشماخ. ئێساکێ 4 ڕۆژ لێ وەسانیانە دەرناچێ و موادەکەی بە کەڵک نایە و بۆ ئەوە نابێت کە دەستیەوە بدرێت. لە باشما فەحسمان بۆ کردووە ئەوەتانێ ئەوە بەڵگە کە لەوێ دەرچووە دوێنێ فەحسمان بۆ کردەوە کتابەکەی گەڕاوەتەوە. ئەمە معنای چییە؟ ئەبێ ئەمە بەهانەیە ئەمە ئەگەر بەهانە نەبێت چییە؟